مناڵێم حەقم بەدەستە هەرگوڵێ جوان بێ باشی ناکەسە من لە بێکاسی خۆم تۆم دانا بە کەس توانە بە کەس شیای نەبانی وە کەس ئێمە جۆراوە سەیزادەی چاوشی ئاشتی زۆر خۆشە لە دوای قاروقی ئەستێرەی گەشت کام بوری کێوی سوورەوە کوڵێمی ئاڵاوە لێوی کام ڕەشی ئاگە وا بەڕەشی چاوی برۆ برژان و ئەگری جەی خاوی وا برۆ برژان و ئەگری جەی خاوی كيشان صوت زرقيمة وقي شمعي بايان جوانا مرقيمة وقي شمعي بايان جوانا مرقيمة بيما توراوة سيزادي تشاوشي عشتي زور خوشة لا دوي قاروقي عشتي زور خوشة لا دوي قاروقي هەیدەن خۆش مامۆستا بەخێر بیتەوە. سڵاو و ڕێز بۆ بیسەران و بینەرانی بەڕێزمان لە بەرنامەی ستاتیکاوە لە بەرنمەیەکی تایبەت و پڕ چێژدا لەگەڵ مامۆستایەکی بەڕێز کە مامۆستا عینەدین لەگەڵی دەبین بۆ ئەوەی کە هەندێک لە وێزگەکانی تەمەن و هەندێک لە ئەو توانە جوانەی کە خزمەتی بە هونەر و هونەرمەندانی کوردستان و بەگەلی کوردستان کردووە لەگەڵی قسە بکەین. مامۆستا عینەدین سپاس بۆ بەڕێستان کە دەرفەتت پێبەخشین و لە نزیکەوە بتوانین خزمەت بە بەڕێز بکەین. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵم کە دیسان خۆم لە بەرنمەیەکی تری ستات ئابینمەوە. زۆر سپاس لەگەڵ ئێوەی ئازیز و بەڕێز دوادارم بتوانم ئەوەی کە لازمە لەسەر شانی هەر هونەرمەندێک بۆ ئەم بەرنامە جێبەجێ بکات خۆشحاڵم کە ئەتوانم دیسان لە خزمەت ئێوەی خۆشەویست خزمەت لە ئێمەوە مامۆستا تەبعاً لەبیرم نەچێت کاگالان و کاگ دیاری هاوکارێکی باشمان لێرە بە سپاسەوە بۆ بەڕێزیان و لەسەر ئەوەشەوە سپاسی تایبەت بۆ کاک جەزای ساز کە هاوکارێکی باشمان بوو لەم بەرنمەیەدا. مامۆستا با بێمە سەر هەندێک پرسیار زۆر جار لەم بەرنمەیەدا من دەچمە نێو وێزگەکانی تەمەنی کەسایەتیەکانەوە. مامۆستا عینەدین دەمەوێت بزانم منداڵی چۆن بەڕێ کردووە؟ ئەتوانم بڵێم من لە تەمەنی منداڵیمەوە هەتاکو ئێستا من لە تەمەنی دەمانگان بووم چاوم لە دەست داوە ئیتر ئەتوانم بڵێم زۆربەی تەمەنەکەم هەر بە کوێری بەسەر بردووە و هەر بەم شێوە ژیاوم بەڵام لەگەڵ هونێرا ژیاوم تەنها شانازیم ئەوەتە کە لەگەڵ هونێرا بژیم و لەگەڵ هونەریشا ئەبێ بمر. باشە مامۆستا بەڕێستان وەکو لە دەستپێکدا گوتم خزمەتێکی جوانی هونەری کوردیتان کردووە کە جێ شانازین بۆ هونەرمەندان و مامۆستایەک بوون بۆ هونەرمەندان و بۆ جیلی نوێ بە تایبەتی گۆرانیەکتان هەیە گۆرانی فەلەک ڕاز بڕۆ کە ئەمە هەڵکەوتەکە یاخود چەکەرەی ئەم گوڵە لە لای بەڕێستانەوە بووە باسی ئەم گۆرانیان بۆ بکە. وەڵی باسی ئەو گۆرانیە ئەوە گۆرانیەک بوو کاتی خۆی ئەمە گۆرانیەکی حەماسی بوو حەماسی بوو بەڵێ بەڵام ئێمە
ئیترەوە بوو کردمان بە گۆرانیەکی ئاسایی و لە چەندین بەرنامە ئەو گۆرانیە من وتومە فەلەک ڕاست بڕۆ لە ساڵی چەندەوە مامۆستام گۆرانێ لەدایک بوو بە تایبەتی چۆن بیرتان لەوە کردەوە ئەم ڕیتمێکی سورعەت بۆ پێشتر ئێستا بیگۆڕن بە با بڵێن ئاوازێکی خاوتر وەڵا ئەمە گۆرانیەکی با بڵین ئەمە گۆرانیەکی خاو بووە لە بیدایەتۆ چونکە شعرەکانی حەماسی بووم ئەو کاتە من بە هاوکاری هونەرمەندێکی کۆچکردووی بەڕێز بە ناوی کاک مەلەک محەممەدی محەممەدی کە ناسراوە بە مەڵێ دۆم لە کوردستانی ڕۆژهەڵاتە بەو شێوە ناسراوە ئەم کاک مەلەک محەممەدە اینجا ئێمە ئەو گۆرانیەمان بە هاوکاری یەکتر و بە دووقۆڵی پێشکەش کردووە بە خۆشەویستان و بە هونەردۆستان و لە زۆربەی بەرنامە تەلەڤیزیۆنەکاندا من ئەو گۆرانیم بوتووە حتا بۆی من لە ساڵی 2004 لە هەولێر کە تەجیلمان کرد و وتمان پێشکەشمان کرد بە گوێگرانی خۆشەویستی با بڵێن کوردستان بەدەنگانەوەیەکی باشیە بۆ بەڵێ زۆر بەڕاستی من خۆم بیرم ناکردەوە کە ئاوا بۆ شێوە دەنگ بداتۆ و لە زۆربەی تەلەڤیزیۆنەکانە ئەو گۆرانی بڵاو کرایەوە بەڕاستی مامۆستا ئەم گۆرانێت وەکو بەڕستان دەڵێن چوونە نێو جەماوەری زۆر بە زووی چوێ نێو جەماوەرەکەیەوە یاوە کاریگەری باشیشی دروست کرد وە چەندین هونەرمەندیش لەو سەردەمەدا ئەم گۆرانیان گوتەوە ڕاستە ئاوازەکانیان گۆڕی هەندێک دەستکاری کران بەڵام ئەو ڕیتمەی جەنابتان ڕیتمێکی ڕەسەنە کە دەمێنێتەوە بەڵێ باشە پێت خۆشە بچینە لای گۆرانیەکە بە زەوقی خۆتان من ئامادەم باشە بە سپاسەوە بۆ کاک ئالان و بۆ کاک دیاری کە هاوکارێکی باشمان کاگالانی زەرب و کاک دیاری باڵەبان هەڵەنیم تەواو باش سپاسیانەکەم فەرمونون فلك راس بالروب فلك راس بالروب فلك راس بالروب فلك راس بالروب توبي وخواتو فلك راس بالروب كم بريبام يا فيروديرو ماني من أجوانا يا خو ما جيتو ماني من جوانا يا خو ما جيتو ماني من خاوان بجنوب بالايا ماني من خاوان بجنوب بالايا بالاي باويني سروي سوايا تساوي وكو كراسكي فلا صبر هرامي عشقانا با صبر هرامي عاشقانا با
تولك باوتي شيرين ماني تولك باوتي شيرين بقصي خوشو خندو بكنين حياة بقشي بعشقي زوير جوان أكاتا ضريب يا بير جوان أكاتا ضريب يا بير مانجي منك ولا زوين دايا مانجي منك ولا زوين دايا دايم لا تافي شوار دمينا يحاقين يا بيهلال نابي مانجي منا قد آوانا بي فلقت عشيتي من أبي وابي فلقت عشيتي من أبي وابي أي بخير وأنا دستان خوش به بركت بكيوت الدست وتمنو هموش تكتان ماشا كاغالان كاغ دياري كان دستان خوش به ما مستا ام گۆرانی بە ئەش خەوە دەڵێیت شتێک هەیە لە پشتم گۆرانیەوە کە نەوترابێت والله من برواناكم يعني من أو بلم طبعا أجر شتيك هبيت لبشت أم قرانية وكتاي سنة وترابيم بله أتوانم بلم أو شتا أويا كمن لقل هنرمندكي كوش كردوها بله من أو قرانية موت بله براستي زور خوش حالكم ك بله أو قرانية لقل هنرمندكي كوش كردوها بناوي كاك ملك محمدي اما او قرانية مانويت هي دارم ك هرواك تا استيج لناخي خلقا بله او قرانية جيكرا وتو براستي انا ونرمندي جوتو انا باشا تنا او اشتا اويا من لقال او هنرمندا كوچ كردوها بهيكو بهاوكاري يكترم قرانية مانويت بله بله مامۆستا پرسیارێک دێتە پێشەوە ئەم گۆرانەی ڕاستە باسمان کرد بەس لە کەیەوە هەستی کرد کە دەنگە خۆشە پێشتر باسی وەزگەکانی منداڵیمان کرد هەندێک بەس ئەوەم دەوێت معلوم بێت کە لە کەیەوە زانی دەنگە خۆشە و هاتیتە نێو هونەری کوردیەوە وڵا ئەوە ئەگەڕێتەوە بۆ بە ساڵی ئێمە یعنی ساڵی ئێرانی بەڵێ ئەبێتە ساڵی 1358 کۆچی هەتاوی بەڵێ ئەتوانم بڵێم لەوانەیە بۆ 1970 لەگەڵ قسەکە خۆمان زۆر جار دەڵێن مامۆستا حەمەختوو وایە لەگەڵ ئەویشدا چەند بەرهەمێک و چەند کارێکی هونەریتان هەبوو ئەو باسی ئەو بەرهەمانە بۆ بکە باسی ئەو هونەرمە ئەو کارە هونەریانە کە هونەریانی کە لەگەڵ مامۆستا خۆ لە خۆشببوو مامۆستا حەمەختووە بەڵێ ئێمە لە ساڵی 1992 بەڵێ 92 بابڵی زاینی بەڵێ ئێمە لەگەڵ خوا لێ خۆش بوو کاک محەممەد ئیبراهیم عەبدوڵا وەک خۆی پێی خۆش بووە کە پیان و تۆ حەمەختوو خۆی پێش خۆ پێی خۆش بوو پێ بڵێن حەمەختوو بەڵێ لە جامانەکەی سەریەوە ئەم قوتوی هەڵبژار وڵی ئەوەیان نازانم گەڕێتەوە بۆ هەستی دەرونی خۆی ئەم هونەرمەندە بەڵام زۆر بەداخەوە باشە بەڵام مامۆستا ئێمە بەردەمانەوێت باز لە جوانبینیەکی ئەو کاتە بکەین ئەی بەڕێزێ وەکو بەرکەوتن کە لەگەڵ بەڕێزیانە هەت بوو تەبیعەتی چۆن بوو لە ڕووی هونەریەوە بە تایبەتی بەڕاستی لە ڕووی هونەریەوە زۆر ئەو تەبیعەتێکی جوانی هەبوو چکە وەکو با بڵین پێشتر پێش ئەوەی کە من بە خزمەتی بگەم ئەو هونەرمەندە کۆچ کردووە ئازیزە بەڵێ زۆر حەزی ئەکرد کە مەسەلەن لەگەڵ بەندە و لەگەڵ
هونەرمەندی کۆچکردو سەی محەممەدی سەفایی یاخوای لێ خۆش بێت ڕۆحی شاد بێت هەمیشە پێی خۆش بوو کە لەگەڵ ئەمە کەسایەتیانە وەکو من وەکو سید محەممەدی سەفایی با بڵێن ڕقابەتێکی هوەری بکا بەڕاست بەڵێ باشە مامۆستا منم دەمەوێت ئەمڕۆ بەرنامەی ستاتیکا زیاترین دەنگی بەڕێستی تیاابێ وەکو هوەرەکە گۆرانێکی دیکە نەرمە کاک دیاری لێەوە داوای نەرمەمان لەکە جا وەرە دڵی کاک دیاریشی پێ بشکێت ئەوە هەر زۆر مشکلەیە وانە؟ جا ئێمە دڵی کەسمان پێ ناشکێت نەرمەند بەڕاستیە بێت دڵی کەس لە ساغ بن تەن دروست بن جا لەبەر ئەوەشە ئەم جوانبینیە بەڕێستانە بوونەتە شانازی و بوونەتە تاجێکی هوەری کوردی لە ئەمڕۆدا ئەمە گەورەترین دەستکەوتە کە بەڕێستان پێشکەشی با بڵێن کۆمەلگەی کوردیتان کردووە و کۆمەلگەی کوردیش هەمیشە بەڕێزەوە سەیری ئەو دەستکەوتە جوانانەیەوەیان کردووە فەرمون برادران. حەزلەکچێکی شۆخەکەم ساحب دین و ئیمان بێ ناوقەت باریک شمشاڵی ناوسینگی دەکەسپان بێ چاوڕەش و برۆقەیتانی مەمچی سێوی لوبنان بێ ئیتر بۆ من فەرق ناکە بەشکەشوان یا ئەعیان بێ بەقەت خۆمم خۆشەوێ بەو سەرتەی تۆزێ جوان بێ نەرمە گشتیانی نەرمە چەرشێوە کەلادا کارێکەی وا دەی شەرمە چەرشێوە کەلادا ئێستاکەی وا دەی شەرمە پێکەم بەتیرێ بم پێچە بە زنجیرێ یا دەست و قاچم بەستە تووڕم دەرە ناوبیرێ ئەگەر واش بۆت نەفەوتان بمخانە و بۆشکە قیرێ چەتی و بۆ هەڵێ کردم ماڵ باوکی بە قورگیرێ خەڵکی ئەو ناحەسوودن دۆستێکمان بۆ ناژیرێ نەرمە گشتیانی گەرمە چەرچێوە کەلادا ئێستاکەی وا دەی شەرمە آخرکەی وا دەی شەرمە خاطرم نەمەلم وەردەکەم سوانای شەلم حرارەت قەلبم زۆرە عاشقی مەلەی نێو زەلم بەشکەم ئەو خوا شوێرم کا یارۆ بنێ لە پەلم ئیشەڵڵا چاکە بمەوە بەو شەرتە بێ لەگەڵم نەرمە نەرمێ گشتیانی نەرمە چەرشێوە کەلادا ئێستاکەی وا دەی شەرمە چەرشێوە کەلادا ئێستاکەی وا دەی ئەیگیان دەستەکانتان خۆش بێ کاگالان کاک دیاری خۆشەویست مامۆستا عینەدین بەخێر بێیتەوە بەڕاستی وەگە لە چوارپەلێ ئەژوڵێت ئەزانی لەم بەتایبەتی لەم بەزمانە و لەم ئاوازانە پڕن لە ڕەسەنایەتی پڕن لە جوانی پڕن لە کەلتور یعنی ئەگەر ئەمانەوێت کورد بە بوونیەتی خۆی وەکو ئاواز و هونەر بمێنێتەوە دەبێت گرنگی بەمانە بدە دووبارە سپاس بۆ کاک دیاری باڵەبان و کاک ئالانی خۆشەویست وەکو زەڕب کە هاوکارمان بوون مامۆستان چ گۆرانیەک
لای بەڕێستان جێگەی وەک بڵێ خۆشەویستێکی تایبەتی هەیە قەت ناسرێتەوە. هەر ئەم فەلەک ڕاست بڕۆ فەلەک ڕاست بڕۆ وەکو ئەم نەرمە بەڵێ وەکو گۆرانیەکی ترمان هەبوو بە ناوی ئەڕۆی بۆ مەکتەب کە کاتی خۆی لە ساڵی 1970 1970 خۆمان 1970 بەڵێ میلادی واتە زاینی بەڵێ کە ئەو کاتە قەرار بوو تقریباً بەرنامەیەک یعنی شتێک وەکو ئۆتۆنۆمی بەڵێ و یا وەکو حکمی ذاتی ئەو کاتە مامۆستا حسێن عەلی ئەم گۆرانیەی وتوبە ئەڕۆی حسێن عەلی ڕەحمەتی هونەرمەند بەڵێ حسێن عەلی خوا لێ خۆش بوو ئەم گۆرانیەی وت بە ناوی ئەڕۆی بۆ مەکتەب اینجا لە بیدایەتە ئەم گۆرانیە هی مامۆستای خوا لێ خۆش بوو مامۆستا وەردە جەزایریە وتراوە ئەو بە عەرەبی وتوێتی بەڵام خۆشەویستانی هونەرمەند وەکو مامۆستا حسێن عەلی کردیان بە کوردی و ئەو ساڵە لە ئەو حەفلەی کە گیرا لە کەرکووک ئەم گۆرانیە مامۆستا حسێن عەلی دای بەزان کە من وێڕای ڕەحمەت و خۆشەویستی خوای گەورە بۆ ئەم هونەرمەندە ئینشاءڵڵا ببارێ بەسەر ڕوحیا ئەم گۆرانیە وترا و ئێمەش ئەوەمان لە ڕادیۆ سنەوت بەڕاستی ئەو کاتە من منداڵ بووم تەمەنم ئیترەم گۆرانیە وترا و چەند ساڵ بووی مامۆستا ئەو کاتە کە منداڵ بوویت؟ وەڵی لەوانەیە دێشتا ڕێشوسمێڵم دەرنەکردبوو 15 ساڵ واتە؟ تقریبا 13 ساڵ بەڵێ من تەمەنم لەو کاتا لە 13 ساڵا بوو. باشە بەس مامۆستا عینەدین بەرەکەت بکەوێتە تەمەن و دەنگ و تەندروستیت پیر نابیت. وەڵی جا هونەرمەند بڕوا ناکەم ئەگەر کۆمەڵێک خروقاتی ناخۆش ئەگەر نەیە بەسەریا و ئەمانە بەڕاستی هونەر نایەڵێ هونەرمەند پیر بێ ڕاستە چ ئەوانەی کە مۆسیقا عەزفەکەن و چ ئەوانەی کە گۆرانیش ئەڵێن بەڕاستی ئەگەر هەنێ خروقاتی ناخۆش نەیە بەسەریانە بڕوا ناکەم بەم زوانە پیر بن. باشە ماشەڵا بەڕێزت باش مایتەوە وایە ماشەڵا لێبێ وڵاتی خۆم والدی 1960 میلادیم تەمەن درێژ بیت تا ئێستا ماوەمەتەوانێ ئەتوانم بڵێم تەمەنم بۆ بەرەو 64 ساڵە ڕوە. تەمەن درێژ بی مامۆستا لە بەرزی و نزمیەکانی ژیاندا لە چ سەختیەک زۆر ترساویت؟ وەڵی لە شتێک نەترساوم کە مەسەلەن بۆ ئەوە ئێستا بمێ لێرە باسی کەم چونکە بەڕاستی من هەمیشە لەگەڵ خەڵکا بووم و خەڵکیش لەگەڵ منا بوو ئەیتن نەیان هێڵاوە مەسەلەن من با بڵێن ناخۆشی بێت بەسەرما و کەواتە مامۆستا ئەم قسەیە دەمگەێنێتە ئەوەی کە پشتیوانی جەماوەری لە ڕێ هونەرەکەتەوە کە پەیدات کرد تۆی دروست کرد. بەڵێ بەڕاستی بەڵێ من زۆر مەمنونی خوای گەورم کە ئەو خەڵکەی ینی منی خستە تێکەڵاوی خەڵک منی کرد تێکەڵی هەناوی خەڵک و خەڵکەکەیش تۆ بتەوێ نەتەوێ ئێستا هونەرمەندێک ئەگەر پشتگیری ڕۆحیشی لێ بکرێت نەک پشتگیری مادی بەڵکو ئەتوان بڵێم پشتگیری معنەویشی لێ بکرێت بەڕاستی نە ئەو هونەرمەندە ئیتر پیر نابێ. باشە مامۆستا من کەیفم دەکرد زیاتر لەگەڵ بەڕێستانە بم بەڵام نامەوێت ببمە ئەرێک بۆ جەنابتان بە تایبەتی ئەرێک و لە ڕووی تەندروستی و لە ڕووی ئەوەی کە عەزیەتی بەڕێستان بین ئێوە بەڕێستان وەکو گوتم لە دەستپێکدا هونەرێکی جوانتان پێشکەش کردووەوە ئەرشیفێکی جوانتان پێشکەشی بە کوردەواری کردووە و ئاوازە جوانەکانتان بەردەوام لە گوێچکەی ئێمەدا دەزرنگێتەوە و شانازیشی پێوە دەکەین. من معادل کاک دیلمانی بەڕێز و خۆشەویستم من ئەتوانم بڵێم بەڕاستی من هەتاوەکوونێ ئێستا ئەگەر تۆزێک ما بێتمەوە بە خۆشی خەڵکەوە خۆم لەگەڵ جەماوەرە بە تێکەڵاو زانیوە لەبەر ئەوە ئیتر بڕوا ناکەم من یعنی ئەگەر بڵێم پشتگیریم لێ نەکراوە پشتگیریم لێ کراوە بەڵام نە ئەو پشتگیریەی
وەکو مادی و ئەمانە من مادام پشتگیری معنەویم لێ کرابێ ئیتر نەمیێڵاوە باشترین دەستکەوت و سەرمایەوە جەناب زۆر بەڕاستی ڕاستە مامۆستا شتێک بڵێم ئیشەڵڵا تەمەند درێژە بیت زۆر سپاس بەرەکە دەکەوێتە تەمەن و تەندروستیتەوە بەڵام یاسای ژیان ومان بەو شێوەیە کە دەڵێن ئەگەر وەسیەتکەن چیاڵی وڵی وەستای مامۆستا من نەتوانم بڵێم هەموو کاتێک بە هونەرمەندەکانی دوای خۆم بەڵێ یعنی من کە نەمام هیوادارم ئەو هونەرمەندانە کە دوای من ئەمێنن بەڕاستی هەست بە تەنیایی نەکەن چگە جەماوەریان لەگەڵە بەڵێ شتێکت نییە بۆ ماڵ و مناڵ و ژیانت چاوەڵا تەنها ئەوم هەیە کە بڵێم زۆر سپاسی خەڵکی خۆشەویست و هونەردۆست و هونەرپەروەری کوردستان بکەن کە نەیانێڵا من لە بین بچم زاهر لەشم لە بین ئەچێ بەڵام ئەڵێ بەس یادگارە دوای ژین ئەمێنێ لاشک بێڕۆح بوو گڵ ئەی وەرێنێ جوانە جوانە بەرەکەوت بکوێتە دەنگ و تەمەنت مامۆستا من کۆتایی بە بەرنامەکە دێنم لەگەڵ بەڕێستا حەزم دەکرد زیاتر لە خزمەت بەڕێستا بم بەڵام پێم خۆشە بەبێ مۆزیک گوێمان لە شتێک بێ کە لای بەڕێستان گرنگ بێت لە پاش ماڵاواییکردن دەتوانن بەڕێستان ئەو شتەمان پێشکەشکەن لەسەر ئەختیاری جەنابتان سپاس بۆ بیسەر و بینەرمان کە تاو کات لە بەرنامەی ستاتیکاوە لەگەڵمان بوون کە مامۆستای پایە بەرز و هونەرمەندی خۆشەویست مامۆستا عینەدین لە ئەمڕۆی بەرنامەی ستاتیکادا لەگەڵمان بوو و هەوڵمان نا بەپێی ئەو مەجال و دەرفەتەی کە هەیە بچینە نێو هەندێک لە وێزگەکانی تەمەنی مامۆستاوە دیار لای بەڕێستان ئاشکرایە کە مامۆستا لە ڕابردوودا خزمەتێکی باشی بە هونەر و بەڕەسنایەتی گەلی کوردستان کردووە بە بەرنامەیەکی بەم شێوەیە ئەمە ناتوانین ئەو خزمەتەی بەڕێزیان ینی دەتوانین هەندێک لە خزمەتەکەی بخێنە بەرچاو بەڵام لە چاو ئەو خزمەتە زۆرەی بەڕێزیاندانە دیلمان خەسە و بەجێتان دێڵم سپاس بۆ هاوکارم کاک پێشەوە کاک ڕێبوار کاک سەیوان و ئەو برادرانەی کە لە پشت کامێرەوە کاک ئالان و کاک دیاری وەکو باڵەبان و زەرب لەگەڵمان نابوون هیوام تەندروست باشتان و مامۆستا فەرموون من سكن بناو محبوبي ليدا من رواجم داي بشار وديدا من جوري بحد توم كشابدل من رقصاري توم تشريح كرد بقولي من خوام رسوا كرد تو مشهور بعام يستبي ميليات معلومة للام بيميل أي بيميل بيشرت بقى بميل صار كان أي فرغ لقام ها غريبة كام غريب مليارة أجر بيدنا كره قربانا مايك بنيرا